سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەین کە راپۆرتەکەی بخاتەڕۆ. فەرموون. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لەسەر داوای حکومەت بەڕێوە چوو. کۆبوونەوەکە بە بەشداری ئەو بەرپرسانەی حکومەت بوو کە ئۆپۆسیۆن داوای کردبوو بێنە پەرلەمان. لە دەقی و راپۆرتەی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لەبارەی ماوەی کاری کابینەکەیەوە خوێندیەوە باسی لەوە کرد کابینەکەی زۆرترین بایەخی بە پەرلەمان و کاری پەرلەمانی داوە. بە بڕوای چاودێران لە بنەڕەتدا شێوازی هاتنەکەی بۆ پەرلەمان بۆ بچووک نیشاندانی پەرلەمان بوو. بەو پێی هاتنەکە لە سەرداوای ئۆپۆسیۆن نەبوو تا لێپرسینەوەی لێ بکرێت، بەڵکو بە سیفەتی میوانداری و لەسەر داوای خۆی هات. گەرچی عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەیاند ئەوان سوورن لەسەر پرساندنی سەرۆکی حکومەت و هاتنەکەی پەیوەندی بە داواکاری ئەوان بۆ لێپرسینەوە لە حکومەت نییە. سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی فراکسیۆنی کۆمەڵ لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ژمارەیەک سەرنجی لەسەر کۆبوونەوەکە بڵاو کردووەتەوە و دەڵێت بەو پێی سەرۆکی حکومەت سەرۆکی دەستگایەکی هەواڵگریە بە ترس و ئامادەکاریەکی زۆرەوە چووەتە پەرلەمان. لەگەڵەوەشدا لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە فەرشی سووری بۆ ڕاخرا بوو کە سۆران عومەر ئەوە بە شوورەیی بۆ پەرلەمان ناو دەبات. سۆران عومەر باسی لەوەش کردووە لە سەردانەکەی سەرۆکی حکومەت بۆ پەرلەمان ڕۆژنامەنووسان تەلبەند کراون ڕێگەیان پێنەدراوە نزیک بکەونەوە تا پرسیار بکەن. بە پێی ئەو دیمەنانەی لە پەخشی ڕاستەوخۆی دانیشتنەکەەوە بڵاو دەکرانەوە ژمارێکی زۆر پاسەوانی ئەمنی بەجلی مەدەنیەوە لە ناو پەرلەمان بڵاویان پێکرا بوو. لەو بارەیەوە سۆران عومەر نووسیوێتی پاسەوانەکان دەمانچۆ ئامێری تایبەتی ڕوبەڕووبوونەوەیان پێبووە. لەگەڵەوەشدا باسی لەوە کردووە پاسەوانەکان فەرمانی ئەویان پێکراوە هەر پەرلەمانتارێک دۆخێکی خوڵقاند بە توندترین شێوە پەلاماری بدەن. هەروەها باسی لەوە کردووە دەبەی ئاو و پاکەتی کلێنس لەسەر مێزی پەرلەمانتاران لابرا بوو. یەکێک لە پەرلەمانتارەکان لە کاتی گفتوگۆکاندا داوای ڕوونکردنەوەی لە سەرۆکاتی پەرلەمان کرد کە بۆچی دەبەی ئاو لە ناوهۆڵی پەرلەمان لابراوە. بەپێی زانیاریەکانی پەیام لادانی دەبەی ئاو پەیوەندی بەو ڕێکارە توندانەوە بووە کە سەرۆکاتی پەرلەمان گرتوێتێ بەر لە ترسی دووبارەبوونەوەی تێگرتنی ئاو لەلایەن پەرلەمانتارانەوە کە لە خولی سێمدا پەرلەمانتارێک دەبەیەکی ئاوی ئاڕاستی سەرۆکی پەرلەمان لە پشکی پارتی گرت. لەگەڵەوەشدا پەخشی ڕاستەوخۆی دانیشتنەکە دەخولەک دواخرا بوو تاوەکو هەر کێشەیەک ڕوویدا پەخشەکە ڕابگیرێ و بڵاو نەبێتەوە. گرتنەبەری ئەم ڕێکارە ئەمنیە توندانی سەرۆکی حکومەت تەنیا لە پەرلەمان نەبووە بەڵکو پێشتریش لە دوای وەرگرتنی پۆستی سەرۆکی حکومەت خۆی لە هەر بەرکەوتنێک لەگەڵ میدیاکارانی دەرەوەی حیزبەکەی و هاوپەیمانەکانی حیزبەکەی پاراستووە. ڕێگە نادات لە هیچ چالاکیەکی حکومەتدا بەشداری بکەن. ئەوەش تەنیا لە ترسی ئەو پرسیارانەیە کە لەسەر دۆسیە جیاوازەکانی گەندەڵی و قاچاقچێتی نەوت و یەکلابوونەوەی دۆسیەی کوشتنی ڕۆژنامەنووسان دەکرێت ئاراستەی مەسرور بارزانی بکرێن.